محەممەد جەمالەدینی حوسەینی ئەفغانی کە لە نێوان ساڵانی 1938 بۆ 1997 زاینیدا ژیاوە. یەکێکە لە گەورە پیاوانی نوێخوازی هزری ئیسلامی لا نیوەی دووەمی سەدەی 19دا با گەشت و دوورخستنەوەکانی زۆرێک لە وڵاتانی ئیسلامی و ئەوروپای دیوە و کاریگەری گەورەی بەجێهێشتووە کە دەکرێت بوترێ تەنیا غەمی ئەو هۆشیارکردنەوەی گەلانی خۆرهەڵاتە بەرامبەر داگیرکەران و هاندانیانە بۆ پێشکەوتن. سەرەڕای ئەوەی تا ئێستاش نەیارانی ئەو کەسایەتیە لا تۆمەتبارکردنی بە ماسۆنیەت و ئیلحاد و توقیشی عەگەری بەردەوامن، بەڵام چونکە ئەو هەر لە سەرەتای ژیانیەوە ئاگاداری فرت و فێڵ و پیلانگێڕیەکانی ئینگلیزا داگیرکەرەکان بوو، هەمیشە سیاسەتمەداران و گەلانی موسڵمانی لە داگیرکەران و پیلانەکانیان ئاگادارە کردەوە. ئەوەش تا کۆتایی تەمەنی بوو بە ستراتیژ و نەخشەڕێگەی بچووتنەوە فکری و سیاسیەکەی. بۆیە جێگەی سەرسوڕمان نییە کە نەیارا بە دەسەڵاتەکەی بتوانێت با کەڵک وەرگرتن لە توانای خۆی و نۆکەرانی هەوڵ بدات ئەو کەسایەتیە کاریگەرە لە کەدار بکات و لە ڕووی معنەویەوە تیرۆری بکات. لە هەر شوێنێ ماوەیەکی کەمیش مابێتەوە توانیوێتی کاریگەری زانستی و هۆشیاری خۆی لەو جێگەیەدا نیشان بدات. بە تایبەت مانەوەی لە میسردا هۆشیارێکی گەورەی زانستی و ڕۆژنامەوانی و ئەدەبی بەرپا کرد کە لە دوای دوورخستنەوەشی بە فەرمانی ئینگلیز قوتابیەکانی توانیان شۆڕشە هەزری و سیاسی و ڕووناکبیریە هەمەلایەنەکەی درێژە پێ بدەن. شێخی ئەزهەر و زانای گەورەی میسر شێخ محەممەد عەبدەی قوتابی ئەفغانی لەبارەی پلەی مامۆستاکەیەوە دەڵێت هونەری نووسین لە میسردا لەسەر دەستی جەمالەدینی ئەفغانیدا پەرەیسەند. ئەوانەی لە میسر لە بوارەکانی ئەدەب و زانستەکاندا دایان نووسی بە پەنجەی دەست دەژمێردران، بەڵام ئەفغانی لەو بارەوە شۆڕشی نووسین و تاردانی بەرپا کرد. ئەو هۆشیاریە زانستی کە پێشتر محەممەد عەلی پاشا لە میسردا زەمینەی بۆ خوڵقاند بوو ژینگەیەکی لەبار بوو بۆ چاکسازیە هزری و زانستی و سیاسەکەی ئەفغانی. بۆیە بنەماکانی هۆشیاری ناوبراو لە سەر چەند خاڵێک بوو، لەوانە چاکسازی ئاینی و بێداری ئیسلامی و هۆشیاری نەتەوەیی، نووسینی وتاری سیاسی لە ڕۆژنامەکاندا بە زمانێکی سانا و ڕەوان و وازێنان لە زمانی قورس و ناقۆڵا، ئەوەش لە پێناو خزمەتکردن بە هزر و پێشخستنی ئەدەب کە ئەو هەوڵە لە بواری ئەدەبدا شاعیرێکی گەورەی وەکو مەحموود شەمسولبارودی هێنایە گۆڕەپانی ئەدەب کە بە پێشڕەوی شیعری هاوچەرخ دەناسرێت. محەممەد عەبدەی پێشڕەوی پەخشانی پێگەیاند کە دواتر لە دەرکردنی گۆڤاری عوروەتولووسقادا بوو بە کەسایەتی ناوەندی گۆڤارەکە. لەو کاتەدا بە ئەندازەیە کاریگەری لە سەر وریاکردنەوەی موسڵمانان هەبوو کە ئینگلیز گوشاری دەخستە سەر حکومەتە نۆکەرەکانی لە خۆرهەڵاتی ئیسلامیدا قەدەغەی بکەن. محەممەد عەبدە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مستەفا لوتفی منفەلوتی پێشڕەوی پەخشانی نوێی عەرەبی هەبوو. ئەفغانی لە گەشتەکانی بۆ ئەوروپادا سەرنجی فەیلسوفان و نووسرانی بۆ خۆی ڕادەکێشە. بۆیە فەیلسوف ئێرنست ڕینان لە بارەیەوە دەڵێت من وام هەست دەکرد لەگەڵ یەکێک لە گەورە پیاوانی مێژوودا گفتوگۆ دەکەم کە ئازایانە بۆ ئازادی مرۆڤەکان تێدەکۆشە. ڕەشفۆری نووسری فەڕەنسی لە بارەیەوە دەڵێت سەید جەمالەدین لە بنەماڵەی پێغەمبەر بوو، ڕەفتارەکانیشی پێغەمبەرانە بوو. ئەفغانی هەمیشە دەیویست چاکسازی سیاسی لە سیستمەکانی دەسەڵاتی وڵاتە ئیسلامیەکاندا بکات، بۆیە بەردەوام ڕوبەڕووی بەرژەوەندی و چاوچنۆکی دەسەڵاتداران و نۆکەرانیان دەبووەوە. بەسا بۆ کاریگەریە و کەسایەتیە تێزا سیاسەکەی لە میسردا بوو بە هۆکاری هەڵگیرساندنی شۆڕشی ئەحمەد عەرابی، گەرچی بەرلەوە بە فەرمانی ئینگلیز دوورخرابووەوە. بەرنامەی ناوبراو بۆ میرزای شیرازی گەورە مەرجەعی ئێران بە فتوای حرامکردنی تووتن، ئینگلیز و ناسڕدین شای قاجاری لە فرۆشتنی ئیمتیازی کۆمپانیایەکی ئینگلیزی پاشەکشە پێکرد. ئەفغانی خەمی خلافەتی ئیسلامی هەڵگرتە بوو، بۆ هەمان مەبەستیش سەردانی سیاسەتمەدارانی دەکرد. دەیویست چاکسازی لە سیستمی پەروەردەیی و سیاسی و هزری موسڵماناندا بکات، بەگەڕانەوە بۆ پاشخانی قورئانی باش تێگەیشت بوو لا گرنگی ڕۆڵی میدیا، بۆیە گرنگی دەدا بە پەروەردەکردنی ڕۆژنامەنووس و نووسەری بەرجەستە و دەوڵەمەندکردن و پێشخستنی زمانی ڕۆژنامەوانی. بەڵام دوجار لە بەرامادەنەوەی ژینگەی کۆمەڵگەی ئیسلامی بۆ ئەو چاکسازیانە بۆ غەمەوە لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا و لە ساڵی 1997دا لە ئەستەمبوڵ سەری نایەوە و قوتابیەکانی درێژەیان بە ڕێبازەکەیدا.